من يقونجاو بو زواج بنسبة ئافرەتانەوە ئافرەتێ لە سەرووی 25 ساڵەوە بێ من پێم وایە بۆ کوردستانی خۆمان ئەنجا لە مۆزعەتیەگات ئافرەتێ 25 ساڵ ژیانی کردبێت 10 ساڵی مناڵی 15 ساڵ خیبرەی هەبێ لە ژیانە ژیان کوتی بێتی ناڕەحەتی و خۆشی و ناخۆشی ژیانی بینی بێت ئەنجا من وا ئەزانم لە مەسەلەی زەواجا سەرکەوتووە بێت چونکە بە حوکمی ئەوەی من دە 12 ساڵێکە لە ناو کێشەی خەڵکام ئەو کێشە خێزانیانەیەتە بەردەسمان کە دەردەشەی بابەتەکەکەین سەیرەکەین زۆرترین ئەو ماڵانەی ئەو ئافرەتانەی کە کێشەیان هەیە لەگەڵ خێزانەکانیانە ئەو ئافرەتانن کەوا تەمەنیان لە خواری 20 ساڵان و لە خواری 25 ساڵانەوەی یعنی ئافرەتێکە 16 ساڵ 17 ساڵ 18 19 20 باشە یعنی لێکم داوەتەوە کەمترین حاڵەت ئەو ئافرەتانە بووە کەوا تەمەنیان لە سەروی 25ەوە بووە بۆچی یعنی بۆچی وایە ئەمە من بەنسبەت کوردستانی خۆمانەوە باسەکەم بە حوکمی ئەوەی کچ بە تایبەت کچ مناڵی کچ یعنی زۆر جار پەروەردەیەکی ناسکانە ئەکرێ لە ماڵەوە یعنی دایک یعنی ڕۆڵێکی تەواو ئەبینێ لە پەروەردەکردنی کچان نازێکی تەواوی ئەداتیە برا خوشک باوک یعنی پەروەردەیەکی زۆر ناسکانی ئەم ئافرەتاکەن باشە ئەم ئافرەتاکەن و بە شێوازێک ئەیدەن بەشوو یعنی زۆر بەترسەوە ئەیدەن بەشوو و زۆر جار بۆ نمونە پەلە ئەکەن لەوەی کە ئەیدەن بە کێیە سەیری ئەوە ناکەن کچەکەیان ئایا عەقڵی ژیانی هەیە عەقڵی ئەوەی هەیە ئیدارەی ماڵێ بدات ئیدارەی خێزانێ بات ئایا ئەمە ئەشێت ببێ بە دایک یعنی بیریان لەم پۆینتانە نەکردوێتەوە خێرا کچەکەیان ئەدەن بەشوو بۆیە سەرکەوتوو نابێت بۆیە یعنی من ئەو ڕێی خۆمە باشە ناڵێم بزەبت وایە بەڵام وەکو دراسەیەکەوەی کەوا کردومە ئافرەت کە بووە 25 ساڵان زەواجی کرد زەواجەکەی سەرکەوتووە بێت والله تعالى ئەعلە یعنی ئەوەی کەوا من یعنی دراسەم کردووە و پرسیاریشم کردووە و بەچاو باواقعش بینیومە یعنی لە سەری 25 ساڵانەوە زۆر سەرکەوتووە بێت زۆر سەرکەوتووە بێت چونکە بە حوکمی ئەوەی لە ژیاندا زۆر شت دێتە بەردەمی ژیاندا ئافرەت کە بووە بۆ منە 18 ساڵە 19 ساڵە بەڕاستی خیبرەی ژیانی نییە یعنی وا ئەزانێ پیاو وەکو باوک تەسەڕوفاتەکە پیا وەکو باوک تەسەڕوفات ناکات باوک لە ژیانیا بە تووڕەبوونەوە ڕەنگە بانگت نەکات ڕەنگە دڵی نەشکانە بێتی عادزی نەکرد بێتی هەرچی دوت بێ لە ماڵەوە فری بووە بەڵام پیاوان نییە پیاو کە لە ئیش هاتەوە ئەوێ نان حازر بێت لە ئیش هاتەوە ئەوێ ماڵێکی پڕ لە ئارامی سوکنایی هەبێت باشە و ئافرەتێکیش بەڕاستی خیبرەی خێزانداری نەبینی بێت لە ماڵە باوکی 2 ساڵ خیبرەی دایک و باوکی بیدیۆکە لەگەڵ یەکابوونە یعنی وەک پێشتر عەقڵی پیان نشکاوە بەڵام ئافرەتێک کە ئەگاتە 25 ساڵان 23 تا ڕادەیەکیش یعنی 23 24 25 یعنی کۆمەڵی معاناتی دایک و باوکی خۆی تەمەشا ئەکات کۆمەڵی خۆشەویستی دایک و باوکی خۆی ئەکا بە خیبرە و بەیکە ئەزمموی ژیان و زۆرتر دەرەوە ئەبینێت و کێشەکانی دەرەوە بەچاو ئەگرێت بۆیە من و ئەزانم ئەوە بۆ چوونی خۆمە ئیتر ئەشیە غەڵەت بم